جینۆسایدی شاری هەڵەبجە یاخود جینۆسایدی گەلی کورد بە شێوەیەکی گشتی دایان بەرهەموو بابەت تاوکو ئێستا بە دوکومنت کراون چ لە ڕێی فیلمە سینەمایەکانەوە یاخود چ لە ڕێی فیلمە دوکومنتاریەکان یاخود لە ڕێی تەواوی قەڵەمی بەشێک لە نووسەرانەوە کە توانیوانە کار لەسەر ئەم بابەتانە بکەن. لە ئێستای کتێبی جینۆسایدی هەڵەبجە کە بەم نزیکانە چاپ و بڵاوە کرێتەوە کاری لەسەر کراوە لەلایەن زۆر بەڕێز کاک فەرما حسێن دەروێش کە بەڕێزیان نووسەری کتێبی جینۆسایدی هەڵەبجەن و ئێستا لە ستۆدیۆ کورسات مەگەزین لەلای من میوان. کاک فەرمان زۆر بەخێر بێ، سڵاو لێبێ، کاتت باش بێ. پێم خۆشە سەرەتا باسێک لە کتێبەکە بکەین و بیرۆکەی کتێبەکە بێگومان زۆرن ئەو کتێبانی کە مێژوو شاری هەڵەبجە جارێکی تر ئەنووسنەوە. ئەم کتێبە چۆن بیرۆکەکەی هات و چ جیاوازێکی لەگەڵ کتێبەکانی ترا؟ سەرەتا بەناوی خۆ هەڵبەتە سپاس بۆم دەرفەتە دوایەوەی لە ساڵی 2009 بۆ 2020 من توێژنەوەی نامی ماستەرەکەم لە وڵاتی ئێران لەسەر جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال یان ژنانی ڕزگاربووی جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال ئەنجامدا. گەشتم بەو قەناعەتەی کە ئێمە ڕاستە نووسینمان زۆر لە بواری جینۆساید و بەتایبەت جینۆسایدی ئەنفال و جینۆسایدی هەڵەبجە، بەڵام ئیشی زانستی و مێژووی سەرف زانستی و مێژووی بێ ئیشێکی کەممانەیە هەمووی لە چوارچەوەی گەڕانەوەیە و لە بیرۆکەی پرۆژەکە توانم بڵێم لە کاتی نووسینی نامی ماستەرەکەەوە سەری هەڵداوە بۆ ئەوەی کە زیاتر ئەوانەی کە لە دوای بەندەوە دێنە ئەم کایەوە ئیش لەم کایەکەن کە کایەکی پیرۆزەوە ئیشکردن تێدا جۆرێکە لە شانازی هەم نەتەوەی هەم ئینسانی هەم وجدانی هەم ئەخلاقی بەندە بەو کارە هەستاوە پرۆژەکەش توانم بڵێم تا ئێستا الحەمدولیلا خۆی لە چوارچەوەی 6 پرۆژە بینێتەوە. جینۆسایدی هەڵەبجە بەشێکە لەو پرۆژەی کە لە بواری جینۆسایدی گەلی کورد لە باشووری کوردستان ئەنجام درراوە. پرۆژەکە پرۆژێکی گشتگیرە و توانم بڵم جیاوازەکەی ئەوەیە کە ئێمە لێرە چەند ڕەهەندێکمان ئاماژە پێکردووە، ڕەهەندی سایکۆلۆژی و ڕەهەندی میدیایی و ڕەهەندی یاسایی و ڕەهەندی مێژووی و زانستی هەموو ڕەهەندەکان بۆ خۆیان جیهانگرتووە لە پرۆژەکەەوە پێکاتوە لە 4 بەش. هەڵبەتە بەش یەکەم کورتێکی مێژووی و جوگرافی شاری هەڵەبجەیەوە باز لە پێشینەی هەڵەبجە ئاکا لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی زانستیەوە و باز لە پاڵنەرەکانی ئەنجامدانی جینۆساید دەکات لە باشووری کوردستان و پاڵنەرەکانی ئەنجامدانی جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال دەکات و لێرە لەم بەشە ئێمە تێڕوانینی حیزبی بەعەز لەو ڕێچکە مێژووی کە خۆی لەسەر پێکێناوە خۆی لەسەر بنیاد ناوە ئەو تێڕوانی ناخینە ڕووکە تێڕوانینی حیزبی بەعەز بەرامبەر بە گەلی کورد بەرامبەر بە دۆزی کورد بەرامبەر بە نەتەوەی کورد چۆن بۆەوە. بەشی دووەم مێژووی بەکارهێنانی چەکی کیمیاوی خینە ڕووە چۆنێتی بەکارهێنانی ئەم چەکە بە درێژایی مێژووە خینە ڕوو لەم بەشەوە جۆرەکانی گازی ژەهر و جۆرەکانی گازە بڵقیەکان گازە خنکێنەرەکان گازە کوشندەکان و گازانەی کە حکوومەتی عێراقییان کۆی حکوومەتەکانی دنیا دەستیان پێگەشتووە و چەند گەلێکیان گەلانی جیهانیان پێ شەوساندۆتەوە کردویان بە قوربانی و هەر لەم بەشە هێرشە پێزانراوەکانی چەکی کیمیاویان چەکی کۆمەڵ کورد لە باشووری کوردستان دەخینە ڕووکە ئایا لە سەردەمی دروستبوونی حکوومەتی عێراقیەوە کە کوردیان باشووری کوردستان بەشێک بە لە حکوومەتی عێراقی بە درێژایی مێشوو چەند جار بە شێوەیەکی پێزانرا و هێرشی کیمیاویان هێرشی کۆمەڵ کوردیان چەکی کیمیاوی بەکارهێنراوە و سەرچاوەکانی چەکی کیمیاوی شەخینە ڕووکە حکوومەتی عێراقی ئەم چەکانەی لەکوێوە دەستکەوتەوە لە چ بازرگان و لە چ وڵاتێکەوە چۆن ئاسانکاری بۆ کراوە بۆی کە ئەو چەکانە بگا بەدەستی حکوومەتی عێراقی. لە بەشی سێم کە ئەم بەشە من بۆ خۆم ناوی ئەنم کە بە دڵی کتێبەکەیان دڵی توێژینەوەکە سەدام حوسێن و زەمینەکانی جینۆساید دەخێنە بەر توێژینەوە شیکردنەوەی هەم ئینسانی هەم دەرونی و کۆمەڵایەتی و چرخی دەسەڵاتی عەلی کیمیاوی وەکو ئینسانێکی تۆقێنەر وەکو ئینسانێکی ئەتوانم بڵێم دژە ئینسان وەکو لووتکەی دەسەڵاتی جینۆسایدی عێراقی کە من هەمیشە دەسەڵاتی حکوومەتی عێراقی ڕژێمی بەعسناوە ئەبم بە دەسەڵاتی جینۆسایدی چرخی دەسەڵاتی عەلی کیمیاوی ڕوونەکەینەوە و لەم بەشە بەشێکی خاڵێکی تر کە ئاماژەمان پێ کردووە ڕەگ و ڕیشە سایکۆلۆژیەکانی ئەنجامدانی جینۆسایدمانشی کردەوە لە ڕووی دەرونیەوە. تەبەن جەنابتان ئەزانن ڕەهەندی دەرونی ڕەهەندێکی فراوانەوە ئێمە لێرە لەم بەشە ڕەگ و ڕیشە سایکۆلۆژیەکانمان خسووتە بەرباز و باسمان لە دەسەڵاتی کەسایەتی سیستەمکار کردووە باسمان لە دەسەڵاتی سیستەمکار کردووە کەسێتی دەسەڵاتی سیستەمکارمان هێناوە کە دابەشمان کردووە بۆ چەند کەسایەتیە کە
لی کۆڵی بنێتەوە و توێژینەوەمان لەسەر کردووە مەسەلەن شخصێکی وەکو سەدام حوسەینیان وەکو عەلی کیمیاوی کە ئەم کارانیان ئەنجام داوە لە خۆڕان نەبووە ینی لەوە نەبووە کە هەردەسەڵاتیان هەبوو و دژی گەلی کوور ئەم کاریان ئەنجام داوە لە ڕەگ و ڕیشە سایکۆلۆژیەکانە گەشتوین بۆی کە کەسایەتێکی نێرگسی خۆپەرستیان هەبوو ماکافیلی و بەرژەوەندخواز بوون و کەسایەتێکی دژە کۆمەڵایەتی و سایکۆپاز بوون و لێرە میراتی کیمیایی بارانی هەڵەبجەمان باس کردووە کە تاوان بارانیان تاوانکاران عەلی کیمیایی و سوڵتان هاشم و سابر عەبدولعەزیز و فەرحان موتڵق کۆی ئەو تاوانبارانە یان ئەو تاوانکارانی کە حکوومەتی عێراقی دادگای باڵای فیدراڵی دوجار سزایدان و لە بەشی چوارەمی توێژینەوەکەمان لێکەوتەکانی کیمیابارانیان گازبارانی هەڵەبجەمان خستووەتە ڕوو و گرنگیمان داوە بە کاریگەری کیمیابارانیان جینۆسایدی هەڵەبجە لە ڕێگەی کیمیابارانەوە لەسەر وەزعی ناوخۆی کوردستان لەو سەردەمەوە دواتر لەسەر وەزعی ناوخۆی کوردستان و لەسەر ئاستی نێودەوڵەتیش تا چەند ئەم بابەتە گرنگ بووە تا چەند لەسەر ئاستی جیهانی گرنگی پێدراوە خراوەتە بەرباز و زیانە ژینگەیەکانی کیمیاباران و گازبارانی هەڵەبجەمان باس کردووە و راپۆرتە پزیشکیەکان یان بەڵگەنامە پزیشکەکانمان هێناوە لەم توێژنەوە ئاماژەمان پێ کردووە بەوەی کە هەندێک لە نووسەرانیان هەندێک لە مێژوو نووسانیان هەندێک لە زانستخوازان ڕەنگە هەندێک جار تووشی و هەڵە بوون کە زۆر جار ئەوترێ ئێران وجودی هەبوو لە منتیقەکەیان هۆکاری سەرەکی بوونی ئێران بۆ لە منتیقەکە بۆی حکوومەتی عێراقی چەکی کۆبژیان گازبارانی هەڵەبجەی کردووە بەڵام ئێمە بە بەڵگاوە سەلمێنین کە حکوومەتی عێراقی بە درێژایی ساڵەکانی 60ەکان و 70ەکان و 80ەکان و تا 16 سێژ بەردەوام زەمینە سازی کردەوە بۆی کە جینۆساید یان گازباران یان کیمیابارانی شاری هەڵەبجە بکە هەڵبەتە گرنگی خۆی هەیە بۆ ڕەهەندی سەربازی و ڕەهەندی یاسایی و ڕەهەندی جوگرافی و ڕەهەندی مێژووی هەیە ئەم کاکفەرمان بێگومان بۆ بەدەستێنانی ماستەرنامەیەک بێگومان پێویستت بە دەیان سەرچاوی زۆر باشە بێت بەڵام ئەگەر کەسێک نووسەر بێت و کتێبێک بنووسێتەوە یاخود ڕووداوەکانە بینینیان نووسەر خۆی بەسەری هاتووە ئیگەڕێتەوە یاخود لەڕێی سەرچاوەکانەوە جارێکی تر کۆمەڵێک زانیاری دروست وەرەگرێ و یاخود دەماوتەمە تۆ بۆ ماستەرنامەکەت چۆن کارت کرد و بۆ بڵین دووبارە نووسینەوەی ماستەرنامە بۆ بوونی بە کتێبێک چۆن ئەو بە بڵین کارت ئەنجامدا با دووشت لێک جا بکەینەوە ئەم کاری من کاری ماستەرنامەکەم نییە ماستەرنامەکەت نییە باشە بەڵام بۆ کاری ماستەرنامەکە من سوودم زیاتر لە 242 سەرچاوی زانستی مێژووی ناوچەکە و جیهانیش وەرگر بۆ بە 4 زمان کوردی عەربی فارسی ئینگلیزی سوودم لێ وەرگر ماندووبوونێکی زۆرم پێوە چکە کارەکەی من عملی بوو ویشکردم بوو لەسەر ژنانی ڕزگاربووی هەردوو کارەسادیان هەردوو جینۆسایدی کیمیاباران و جینۆسایدی ئەنفال بەڵام بۆ ئەم کتێبە زیاتر لە 150 بۆ 170 سەرچاوە سوودی لێوەرگیراوە و باشە تەواوی سەرچاوەکان بە زمانی کوردی بوون یاخود بە زمانەکانی تریش بۆ نمونە بابەتی ئەوە بڵین گرنگ هەیە لە نێو زمانەکانی تراکە ئێمە بتوانین سوودی لێوەر بکرین بۆ ئەوەی کە کتێبێک بە زمانی کوردی لەسەر جینۆسایدی هەڵەبجە بەرهەمبێنی بڵێ لە ماوەی ڕابردوو بە حکمی لۆکاڵی بوونی توانای نووسەرانیان مێژوو نووسانی ناوچەکە و کوردستان بە گشتی هەڵبەتە چونکە بە گشتی ئێمە قساکەین نەک لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی گشتی ئێمە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی پەیوەندیدار بە مەسەلەکە و هەم ئیدارەی ناوچەکە ڕەنگە ئەوەندە ئاسا کار نەبوو بێت لە ڕووی ئاماری لە ڕووی داتا لە ڕووی دیکۆمنتکردن بۆ ئەوەی کە توێژەرێکی لۆکاڵیان توێژەرێکی نێودەوڵەتی بێت توێژینەوە بکات و بە ئاسانی دەستی بگات دەستی پێڕابگا بە هەموو سەرچاوەکان و ماندوو نەبێ هەڵبەتە بەندە یەکێکم لەو توێژەرانیان یەکێکم لەو نووسەرانی بواری جینۆساید کە زۆر ماندوو بووم بە کەیسی جینۆسایدی هەڵەبجەوە بۆ ماستەرنامەکەش دیسانەوە هەشمان خەریک بوومە لەم پرۆژەش بە کۆی پرۆژەکانەوە هەژدەمان خەریکی ئەو 6 پرۆژە بووم کە باسمان کرد هەر کەسێک لەم بوارە بنووسێ لە کوردستاندا لەسەر جینۆسایدی کوردستان لەسەر کۆی پرۆسی جینۆسایدکردنی کوردانی باشوور بنووسێ بێگومان تووشی ئەو سەرئێشە و ئەو ناڕەحەتیە بێ کە دەستی بە ئاسانی ناگا بە سەرچاوەکانی زانستی سەرچاوە مێژوویەکان چونکە کەمترین ئیشی زانستی سەرف زانستی لە منتیقەکە کراوەوە ئەمە پرسیاری ئەو بکەم کتێبێک کە نووسەرەکەی ئەوەنە هیلاک بێت پێوەی و بێگومان باس لە
جینۆسایدی شارێ بکات لەو شارانەی کە هاوزمانی خۆین هاونەتەوەی خۆین تەواوی بابەتەکان پەیوەست بن بە نووسەر خۆیەوە. ئەم کتێبە کە پێشکەش بە کتێبخانەی کوردی ئەکرێت بۆ خوێنەر چ جیاوازیەکی ئەبێت یاخود ئەو هەستە لای خوێنەر دروست ئەکات کە بیگەڕێنێتەوە بۆ ئەو ساڵە یاخود کۆمەڵێک لەو بابەتانی کە پێویستە تاکی کورد بیزانێت لەسەر ئەم شارە لەنەو کتێبەکە بەردەستیە بێت. پرسیارەکە جوانە هەڵبەتە بەڵام ئێمە کێشەیەکمانەیە نەوەی نوێ یان ئەو نەوەی کە لە دوای پرۆسی جینۆسایدکردنی کوردانی باشووری کوردستان بەگشتی هاتوونەتە دنیا ڕەنگە بەرچاوڕوونێکی باشیان هەبوو بێ بەڵام وەکو پێم وتی لا نەزانستی مێژوویەکەی بە شێوازێکی جوانتر نەخاتێتەوە بەردەستیان بۆ ئەوەی وشیاری یان ڕۆشنبیریەکی زۆر گرنگی هەبێت لەسەر بابەتەکان و هەندێک کاتیش بێئومێدبوون لە دەسەڵاتی کوردی لە دەسەڵاتی خۆبەخۆی کوردی ڕەنگەوای لەنەوەی نوێ کردبێت کە بێزار بێت لە خوێندنەوە لەم بابەتە خوێندنەوەی ئەم بابەتانە یان دەستگەشتنی بە سەرچاوە زانستی و مێژوویەکانی ئەم بابەتە. بەڵێ ئەم پرۆژەی ئێمە بەشێکە لەو پرۆژانەی کە هەر کەسێک بێت لە ڕووی زانستی لە ڕووی پزیشکی لە ڕووی یاسایی یان لە ڕووی دەرونی دەتوانێت وەکو سەرچاوەیەکی مێژووی گرنگ لە بواری جینۆسایدکردن و لە بواری جینۆسایدکردنی کیمیابارانی هەڵەبجە بەکاری بێنێ و هیچ نەبێت کار ئاسان بین بۆ ئەو فێرخوازیان ئەو هاونیشتیمانیان ئەو غەیرە کوردانەی کە لە داهاتوو دایانەوێت سەرچاوەیەکی زانستیان دەستکەوێت لە بواری جینۆسایدی هەڵەبجە دەتوانن سەرچاوەیەکەوە ئێمە سوود لێ وەربگرن بۆ ئەوەی بە شێوەیەکی هەم زانستی هەم تاریخی هەم ویژدانیانە نووسراوە و دەتوانێت سوودی لێ وەربگرن بێتە سەرچاوەیەکی زانستی بۆ کۆی ئەو کارانەی کە لەسەر جینۆسایدی هەڵەبجە و کۆی جینۆسایدەکانی گەلی کوردەکرێت. بێگومان زۆر هەوڵدرا لە ماوەی چەندین ساڵی بڵێن ڕابردووە و بە ئێستاشەوە بۆ ئەوەی کە جینۆسایدی هەڵەبجە لە تاوی جیهانادانی پیا بنرێت. ئەم کتێبە ئەتوانرێت ئەگەر وەربگێڕێتە سەر چەند زمانێکی زیندوی جیهان بتوانێت سوودی لێ وەربگیرێ بۆ بابەتە. بەڵێ ئێمە دەتوانین هەڵبەتە کەمترین وەرگێڕانیشمانەیە دیسان بەداخەوە لەو بوارە ئەمەش ئیشی وەزارەتە معنیەکانەوە وەزارەتە پەیوەندیدارەکانەوە ئیشی ئەنجومەنی وەزیران هەڵسی بەم کارە و ئیشی ئیداری ناوچەکەی ئەو تا خۆشبەختانە ئێستا ئیداری ناوچەکە بۆ پارێزگاوە توانێت سوود لەم سێکتەر وەربگرێەوە بیخاتەوە کار و حتا لە ڕاگرایەتی زانکۆی هەڵەبجە لە کۆلێژی زانستی مرۆڤایەتەکان بەشی جینۆساید چالاک کا بۆ ئەم بوارە. بەڵێ ئەم کتێبە و چەندان کتێبی ترمان هەیە کە ڕەنگە بە پێستر بێت لەم کتێبی ئێمە لەم توێژینەوەی ئێمە دەتوانرێت وەربگێڕێتە سەر زمانە جیاوازە زیندۆکانی جیهان و دەتوانرێت سوودی لێ وەربگرێت. بەڵام ئەوەی کە ئەبینرێ لە ڕاستیە بەشێکی ناومێدیە بەشێکی کەمتەرخەمیەوە بەشێکیشی ڕەنگە ئێمە هێشتا نەگەشتبینەوە ئاستەی کە بەداخەوە وەکو میلەتێکی جینۆساید کراو لەلایەن دەسەڵاتی جینۆسایدیەوە کە ڕەنگە هێشتا ئەو هەستەنەتەوەیمان بۆ دروست نەبوو بێ تەمەنە مەڕ هەندی جیاوازی هەیە و کاری خۆی هەیە کە بتوانین وەکو میلەتانی ترکە جینۆساید کراون ئەرمەنیەکان یان هۆلۆکۆست کارەساتی هۆلۆکۆست کە ڕەنگە توانین بڵێن لە ڕووی گەورەی و لە ڕووی قەبارەوە ینی ئێمە یەک هەڵەبجەمان هەیە ینی زۆر جار ئێمە جیاوازی هیرۆشیما و هەڵەبجە لێک ناکەینەوە بەڕاستی ئێمە دوو کەیسی زۆر جیاوازن هەڵەبجە زۆر جیاوازە لە کەیسەکانی تر یانی توانرێت بە هەموو زمانە زیندۆکانی عالم بگەێنرێت بە هەموو جیهان و توێژینەوەی لەسەر بکرێەوە بە هەموو زمانە جیاوازەکان ئەم جۆرە توێژینەوانە بدرێتەوە بە خەڵکی بیانی بۆ ئەوەی کە هەم سوودی لێ وەربگیرێ وەکو سەرچاوێکی زانستی هەمیش نەک هەر ناساندن بێ دانپیانانێکی گشتی گشتگیر بێ لە ئاسی گشتی بۆ ڕای گشتی و لە ئاسی گلۆباڵی و جیهانی بۆ ئەوەی کە هەم خەڵکی هەڵەبجە سوود لە دانپیانانەکە ببین وەکو لایەنی مادی و معنەوی هەم خەڵکی کوردستان بەگشتی لە باشووری کوردستان سوودی لێ ببینێ. هەڵبەتە تا ئێستا ئەمە نەکراوە ئەمەش بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی دەسەڵاتی خۆبەخۆی کوردی و دەسەڵاتی حکوومەتی هەرێمەوە دەکرێت دیسان ڕوومان لەوان بکەینەوە بڵین سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەیوەندیدار و معنی بە ئیشەکانی کە باسمان کرد زیاتر گرنگانە مهمتر ینی قۆڵی لێ هەڵماڵن بۆەوەی کە بەڕاستی هەم زانستی هەم کارێکی ئەخلاقی و مێژووی لەسەر شانیانەکە چیدی مەسەرەن کەمتەرخەم نەبن لە کەیسی جینۆسایدی گەلی کورد و کۆی جینۆسایدکردنەکانی گەلی کورد و بەتایبەتی گەلی کورد لە کوردستانی باشوور و بەدڵنیاییەوە دەتوانین سوودی لێ وەربگرین و دەتوانین بە هەموو زمانە جیاوازەکانی جیهان بیگەین کە ئەم کەیسانی ئێمە چەند گرنگن و ئەکرێ وەکو ئاماژەیەکیش بۆ ئەوە بە جیهانی بدەینەوە کە چیتر لێرەوە ستۆپێک دەسەڵاتی جینۆسایدی و نمونەی دەسەڵاتەکانی دیکتاتۆری ڕژێمی بەعس ئەوە بکەین کە چیدی ڕێگە نەدرێ جینۆساید ڕوو بداتەوە لە جیهانە نەکرد لە کوردستانی عێراق و لە کوردستانی باشوور. بێگومان کتێبی جینۆسایدی هەڵەبجە لە ئایندەیەکی نزیکە
بڵاوکرێتەوە چاو بڵاوکرێت و مەراسیمی بۆ کرێت یاخۆ تەنها پێشکەش بە کتێبخانەی کوردیە کرێت هەڵبەتە پێشکەش بە ڕۆحی بەرزە فڕی 5,000 شەهید و سەرجەم قوربانیان کە زیاتر لە 10,000 قوربانی بریندار و ئەومان هەبوو لە دوای کارەساتی جینۆساید و بەدڵنیاییەوە پێشکەشی هەموو ئینسانێکی ویژدان زیندوویەکەین و پێشکەشی هەموو کوردێکی خاوەن ویژدانی یەکەین ئەو پرۆژە ڕاستی ئێمە ماندوو بووین پێوەی بەڵام ماندووبوونی ئێمە لە پێناوی گەلێکی ستەمدیدەیە لە پێناوی قەزەی گەلێکە لە پێناوی قەزەی گەلێکە کە شەید عومەری خاوەر و مناڵەکەی بۆ بە سمبولی ئەو دەسەڵاتەوە هەر لێرەوە پێشم خۆش بە شێوەیەکی پێشنیار بە جەنابی کاخوبار تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕابگەێنم کە داوایەکی هەواڵەمانم لێ هەیە ئەویش ئەو خانووی کە شەید عومەری خاوەری لە بەردەم ڕۆح دەرچووە ڕۆحی خۆی بەخشی ئێستا و خانووە لێ نووسراوە بۆ فرۆشتن و لێرەوە داوایەکی لێ یەکەم کە وەکو پێشنیارێک وەکو چۆن لە تەنیشتی ئەم پێشنیارەوە داوای لێکم لیژنەیەکی گشتگیر پێک بێنێ بۆ قەزیەی جینۆسایدی گەلی کورد و قەربووکردنەوەی بە شێوەیەکی جددی لەلایەن حکوومەتی عێراق و لە دادگا جیهانەکان کە دانی پیا بێ و قەربووکە بکرێ بە ئیجباری داواشی لێ یەکەم کە قەزیەی ئەو خانووی شەید عومەری خاوەر لە بەردەمی ڕۆحی سپار ئێستا لێ نووسراوە بۆ فرۆشتن تکای لێ یەکەم کە چیدی ئەو نمونانە ینی ئەو شاکارانە بمێنەوە بۆ ئەوەی کە ئێمە بە نەتەوەکانی جیهان بڵین بە نەتەوە ویژدان زیندوەکان بڵین ئێمە ئاوا جینۆساید کراوین و ئەو خانوو بکڕێتەوە بۆ ئەوەی کە ڕزگاری بێت لەو مامەڵەکردنی کە 6 جار مامەڵی پێوە کراوە و بخرێتەوە خزمەتی کەیسی جینۆساید بەدڵنیاییەوە هەر کاتێک چاپ و بڵاو بۆ ئینشاءڵڵا پێشکەشی هەموو ئینسانێکی ویژدان زیندوو هەموو کوردێکی خاوەن شەرف و ویژدان زیندوویەک بێگومان ئەم کتێبە و هەزاران کتێبی تر ناتوانێت کە خەمی هەڵەبجەیەکان بنووسێتەوە بەڵام ئەمانە هەموو هەوڵێکن و وەکو خۆشت ئاماژەت پێکرد کاک فەرمان بۆ هیواین کە جینۆساید و بابەتی جینۆسایدیش بەی شێوەیەک لە جیهانە نەک تەنها لە کوردستانیشە دووبارە نەبێتەوە بە هیوای کاری باشتر و کاری جوانتر بۆ هیوایم ئەو کتێبەش لا ئایندێکی زۆر نزیکا پێشکەش بە کتێبخانەی کوردی بکرێت سوپاس بۆ بەرەزە سوپاس بۆ فەرما حسێن دەروێش نووسەری کتێبی جینۆسایدی هەڵەبجە کەم ئێوارەی لە کورسانی مەگەزین بووی دووبارە بەخێر